بەردەوام چاوی لەسەر شاشەی مۆبایلەکەیەتی بۆ ئەوەی هەواڵی بڵاوبوونەوەی ناوی 500 کەسەکەی پێ بگات، بەڵام جۆرێک بێهیوایی ڕووی لێ کردووە و زیاتر لە دەمانگە چاوەڕێیە تا ناوی بگەڕێتەوە و لە یەکێک لە فەرمانگەکاندا دەوام بکات. ڕاستیەکەی ئێمە ئومێدمان نییە، چونکە ئەوە نزیکەی وان نزیک ئەبێتەوە لە ساڵێک وان نزیکە بێتەوە لە ساڵێک کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەردانی ئێرەی کرد و ئەوەی پەسەند کرد کە 500 کەس لێرەدا بمەزرێ و دواتر گۆڕا بۆ 614 کەس. هەموو ڕۆژێک ئێمە بەردەوام لەسەر باوڵم تۆڕەکانی سوشال میدیاین تاوەکو باوڵم ناوەکانمان بگەڕێتەوە لە چاوەڕوانی گەڕانەوەی ناوەکانمانین، نەک هەر ئێمە بەڵکو زۆر کەسی کەشوەکو ئێمە هێشتا لە دوودڵی دڵەڕاوکیایە تاوەکو ئەوانیش ئەبنە کاندید یاخودنا. بەڕاستی ئەمە بە دۆداچوومان کردو بۆ بابەتە لەگەڵ ئەنجومەنی ڕاژەیە. قایمقامی قەزای ناوەندی هەڵەبجە دەڵێت لە ماوەی 10 ڕۆژی داهاتوودا ناوەکان ڕادەگەیەنرێت. دەژڵێت لیستی ناوەکان لە ئەنجومەنی وەزیرانە و تەنیا ئەوە ماوەتەوە واژۆیان لەسەر بکرێت و ڕابگەیەنرێت. خۆشبەختانە ئێستا ناوەکان هەمووی دەرچووە بە پێ مستحقاتی خۆیان و نێراوە بۆ ئەنجومەنی وەزیران، بۆ ئێمە چاوەڕێیەکەین لە ئەنجومەنی وەزیرانەوە بە زووترین کات دەرچی. هیوادارین ئەم دەڕۆژەی کە پێش ئەوەی ساڵی نوێ بێت فەرمانەکە دەربچێت، ئەگەرنا بە دڵنیاییەوە دوای سەری ساڵ ئەوە ناوی ئەو بەڕێزانە دەرەچێت و ئێمەش کێشەی کەمی میلاکمان چارەسەر بێت و کۆمەڵێک لەو فەرمانبەرانە کە شایستەی خۆیانە دامەزرێن لە سنووری پارێزگای هەڵەبجە کە کاتە ناوەندی پارێزگا و هەر چوار قەزاکەش. دەمانگە سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بڕیاری دامەزراندنی 500 هەلیکاری داوە بۆ فەرمانگەکانی هەڵەبجە، دواتر زیاد کرا بۆ 614 کەس، هەرچەندە پرۆسەکە چەندین ئەنگاوی بڕیوە و لە کۆتا قۆناغدایە. ئەویش تەنیا ڕاگەیاندنی ناوەکان ماوە، بەڵام ئەنجومەنی وەزیران پرۆسەکەی تا ئێستا ڕاگرتووە بە پێی زانیاریەکانی پەیام وە کارەکەی بۆ ململانی نێوان یەکێتی و پارتی دەگەڕێتەوە. بەپێی بەدواداچوونەکان لە دوای ڕاگەاندنی ئەو ناوانە ئیدارەی پارێزگای هەڵەبجە داوای دامەزراندنی 1000 کەسی دیکە دەکات بۆ فەرمانگە و بەڕێ و بەرایەتیەکانی پارێزگاکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.